کاک ئەرشەد زۆر بەخێربەی بۆ کوردستان 24 سپاسی ئامادەبوون تەکەم. کاک ئەرشەد دەکرێت پێم بڵێ کە هەوڵەکانی پێکهێنانی ئیدارەی پارێزگای کەرکووک بەکوێ گەیشتون، ینی چەند کۆبوونەوەیەک بە سەرۆکایەتی سوودانی کرا، بۆچی تا ئێستا ئەنجامی نەبووە؟ زۆر سپاسان دەکەم. ئێمە دوو کۆبنەوەمان تا ئێستا ئەنجامداوە، بەڵام تا ئێستا بەداخەوە نەمانتوانیوە لەبارەی ئایندەی کەرکووکەوە ئەنجامێکمان بەدەست بکەوێت. بەڕێز سوودانی لەگەڵ هەموو لایە کۆبۆتەوە و پێشنیازەکانی بە شێوەی نووسراو لێیانی وەرگرتووە. ئێمەش وەکو تورکمان نووسراوی خۆمان و پێشنیازی خۆمان بە سوودانی داوە هاوکات بۆ چوونی ئێمە ئەوە بووکەوە بەخول پارێزگاری کەرکووک بەڕێوە بچێت. هاوکات پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشنیازەکانی خۆیان داوە و ئێستا چاوەڕێی ئەنجامەکانین، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ ئەنجامێکمان پێ نەگەیشتووە و بە قسە بەڕێز سوودانی دوای سەردانەکەی ئەمریکا لەبارەی کەرکووکەوە پرۆژەیەکی هەیە، واتە خۆی پرۆژەیەکی هەیە دوای ئەم سەردانە لەوانەیە لە کەرکووک لەوانەیە پێشکەش بکات پرۆژەکە خۆی بۆچی ئەو پرۆژانی دیکە پێشکەش کران ئەوانە سەری نەگرت؟ تا ئێستا بەهۆی ئەوەی کەوا ڕێککەوتنێک نەکراوە، بۆیە تا ئێستا هیچ شتێک نییە لەبارەی ئەوەی کەوا کام پێشنیاز پەسەند کرد، بۆیە لایەنە سیاسیەکانی هیچ وەڵامێکیان بۆ پێشنیازەکان نەبووە. بۆ نمونە تورکمانەکان لەگەڵ پارتی و عەرەب پرۆژەیەکیان هەبوو لەسەر ئەوەی بەخول پۆستی پارێزگار بدرێت. هاوکات یەکێتی پرۆژەیەکی هەبوو بەوەی کەوا لەگەڵ عەرەب 2 ساڵ بە 2 ساڵ پۆستی پارێزگار لە بینی خۆیان دابەش بکەن. بۆیە ئەم پرسانە بە شێوەیەکی جدی قسەی لەسەر نەکراوە، بۆیە وەڵامیشیان نییە. ئێمە ئەندێشەی ئەوەمان هەیە کەوا سوودانی دەیەوێت پرۆژەیەکی خۆی هەیە و بسەپێنێت. ئێمە بەگومانەوە سەیری پرۆژەکەی دەکەین، هیوادارین بڕیارێکی وەها نادەت کەوا تەنیا ڕاوێژکارەکانی پەیداون یان پێی وتون. باشە، هیچ پرۆژەیەک هەیە کە ئێستا هاودەنگیەک یاخود کۆدەنگیەکی لایەنەکانی لەسەر هەبێت؟ تا ئێستا هیچ پرۆژێک نییە کەوا ڕێککەوتنێکی گژیری لەسەر کرابێت، بەڵام تەنیا ئەوە هەیە لە کۆتا کۆبوونەوەکان چونکە سیرکە تەنیا پرسەکە پەیوەندیدار نییە بە پارێزگار و جێگری پارێزگار و ئەنجومەن نییە، چونکە پرسیارەکە ئەوەیە کە لە ئایندە دۆسیەی ئەمنی چۆن دەبێت، وەزیر بەڕێوەبەرانی گشتی چۆن دابەش دەکرێت. واتە ئەگەر لایەنێک پۆستی پارێزگاری وەرگرت بێت پێویستە دەستی لە هەندێک پۆست دوور بخاتەوە، لەگەڵ ئەوە پێویستە منزومەی ئەمنی هەموو دابەش بکرێت. بۆیە چوارچێوەکە تەنیا لەسەر پۆستی پارێزگار و جێگرەکانی نییە. ئێمە دەمانەوێت چارەسەرێکی هەمیشەییمان هەبێت، نامانەوێت چارەسەرێک هەبێت کە چارەسەرەکە کاتی بێت، چونکە ئەمە ناوێتە هۆی سەقامگیری و دادپەروەری بۆ کەرکووک و خەڵکی کەرکووک. ئێمە دەمانەوێت چارەسەرێکی هەمیشەییمان هەبێت. باشە، بەڕێز ئەرشەد، ئەوەی کە ئێستا ڕێگرێت لەوەی کە چارەسەرێکی هەمیشەییتان هەبێت، لەوەی کە لەگەڵ لایەنەکانی دیکە ڕێک بکەون لە ناو کەرکووکە یاخود لە ناو عێراق یاخود لە دەرەوەی عێراقە، چی ڕێگرێت لە ئێوە وەکو لایەنەکان کە لە کەرکووک ڕێک بکەون؟ تێنەگەیشتم ببوورە. چی ڕێگرێت لەوەی کە ئێوە وەکو لایەنەکان لە کەرکووک ڕێک بکەون، ینی لە نێو کەرکووکە لە دەرەوەی کەرکووکە و لە نێو عێراق یاخود هیچ دەستێکی ئەقلیمی لە دەرەوە هەیە کە نەیەوێت لایەنەکان لە کەرکووک بگەنە ڕێکەوتن؟ بەڵێ
بەڵێ من دەمەوێت بە شێوەیەکی ڕەها بڵێم ئێمە پێویستە کێشەکە ئەوەیەکەوە ئێمە لەنێو خۆیدا نەمانتوانێت وەڕێککەوین متمانە بە یەکتر نەماوە خۆتان دەزان لە ساڵی 2002 تاوەکو 2017 یەکێتی نیشتیمانی کوردستان دەست ئیداری کەرکووکیان دەدا دوای 2017 تا ئێستا عەرەب بەڕێوەی دەبا بۆیە لێرەدا کێشەیەک هەیە متمانە نەماوە هاوکات جگەلەوە من ناتوانم ئینکارێ بکەم هێزە ناوچەیەکانیش کاریگەری هەیە واتە ئەمڕۆ ئێرانیش کاریگەری هەیە تورکیاش کاریگەری هەیە ئەمریکاش کاریگەری هەیە بێگومان چونکە پرسی کەرکووک تەنیا پرسی عێراق نییە ئەم پرسە پەیوەندیدارە بە ئەمنیەتی هەموو ناوچەکە هەر ناسەقامگیریەک لە کەرکووک هەبێ بێگومان کاریگەری بەسەر لایەنەکانی دیکەشەوە هەیە ئەوەی من دەیبینم سەرکردە شیعەکان و سەرکردە سوننەکان ئەو کێشانێکەوە لە نێوان خۆیاندا هەنە دەیانەوێت تەسبیح حساباتی خۆیان لەسەر کەرکووک بکەن پێویستە کەرکووک لەم کێشمەکێشە سیاسیانە بە دوور بخرێتەوە باشە گوتت کە ئەمریکا ئێران و تورکیاشانی دەستیان هەیە خود کاریگەریان هەیە لەسەر پێکەنانی حکوومەتی خۆجێی کەرکووک گوتیشت کە سوودانی و توێتی لە دوای سەردانەکەی بۆ ئەمریکا پرۆژەیەکی دەبێت پێت وایە کە لە ئەمریکا ئەم پرسە باز دەکرێت لەگەڵ سوودانی یاخود نا بڵێ کەرکووک لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە عێراقیش پێگومان بابەتێکی زۆر گرنگە ئەمڕۆ سەقامگیری کەرکووک واتە سەقامگیری عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەمانە هەموو بە یەکتر بەستراون بۆیە لە ئەمریکا بێگومان بەڕێ سوودانیش پرسیاری کەرکووکی لێ دەکرێت بە تایبەتی دیا لەو کەرکووک تا ئێستا نەیانتوانیوە ئیدارەی خۆجەی خۆیان دروست بکەن هۆکاری ئەمە ئاراستەی سوودانی دەکرێت بۆیە بە بۆچوونی ئێمە سوودانی پێیان دەڵێکەوە پرۆژەیەکی خۆی هەیە دەیەوێت لە ڕێگەی پرۆژەی خۆیەوە پێشکەشی خەڵکی کەرکووک و لایەنە سیاسەکان بکات ئێمە دووبارە جەخت لەوە دەکەینەوە هەر پرۆژەیەک ئەگەر بێت و لە دەرەوەی هاوپەیمانی ئێمە بێ ئێمە لەنێو ئەم پرۆژەیەدا نابین هەر هەنگاوێکیش بنرێت سەرڕای هەموو بابەتەکان ئەگەر ڕێکەوتن بکرێت ئێمەش بێگومان دەنجی بۆ بەکاردێنین چیەوەکو بەرەی تورکمانی یانی ئەوە داوای چیەکەن ئێمە دەمانوێت لە هەنگاوی یەکەمدا ئاڵگۆری پارێزگار هەبێ بەخول بێ واتە هەر لایەنێک ئەگەر یەکەم جار پۆستی پارێزگار وەربگرێت پێویستە داوای بەڕێوەبەری گشتیەکان نەکات بۆ نمونە ئەگەر پارێزگار کورد بێت بە منزومەی پۆلیس تورکمان بێت ئەگەر پارێزگار تورکمان بێت پۆلیس کورد بێت یان عەرەب بێت بەم شێوەیە بێ بە شێوەیەکی گشتی واتە ئێمە ڕێکەوتنی ئێمە ئەوەیەکەوە بتوانین بەخول پۆستی پارێزگار بەڕێوە بین لە نێوان پێکهاتەکاندا ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا پرۆسەکە بەردەوام بێت و چارەسەرێکی هەمیشەیە بۆ کەرکووک و ئەمە داوا دەکەین باشە شتێکی دیکە ینی هەر سێ لایەنەکە داواکەن کە بۆ نمونە 2 ساڵی یەکەم پۆستی پارێزگار وەربگرن بۆ ئەوەندە گرنگی بە 2 ساڵی یەکەمەیەن لە کەرکووک ئێمە تا ئێستا بە شێوەیەکی فەرمی گوێبیستی ئەوە نەبووین بەڵام ئەگەر لەگەل عەرەب و ئەگەر عەرەب و یەکێتی لە نێوان خۆیاندا ڕێک بکەون ئێمە پێویستە ئەمە بەمە بڵێن ئێمە ئاگادار بکەنەوە لەو ڕێککەوتنەوەی کەوا هەیە پێویستە ئێمەش سەیری ڕێککەوتنەکە بکەین و پێویستە بزانیکەوە لە کام بابەت ڕێککەوتون کەرکووک بە هیچ شێوەیەک بە چارەسەرێکی دوولایەنە سەقامگیر نابێت ئەمە نابێتە هۆی سەقامگیری کەرکووک پێویستە هەموو لایەنەکان ڕێک بکەون تەنانەت ناتوانین کریستیانەکانیش لەم هاوکێشەیە بە دوور بگرین چونکە کەرکووک ناوچەیەکی جیاوازە ئەمڕۆ ڕێکخراوە تیرۆریستیەکان لە دەوروبەر و ناوەی کەرکووک و لە پێگە گرنگەکاندان هەوڵی چەند ڕووداوێکی گەورە دەدەن لە پێنا ئەوەی کەوا گرجیەکان لەم ناوچەیە دابمانڕێنێت ئەمڕۆ ڕێکخراوی تیرۆریستی لە سووریاوە هاتوون و لە کەرکووک دەگەڕێن باشە حکوومەتی بەغداد لەکوێیە چی دەکەن داعش بە هەمان شێوە لە داقوق
هەموو ئەجندای خۆی جێبەجێ دەکات باشە حکوومەتی ناوەند لە کوێن پێویستە هەموو ئەو ڕێکخراوە تەروریستانێکەوە لە ناو کەرکووک هەن ئێستا بوونەتە هۆی هەرەشە ئەمڕۆ ئێمە ناتوانین دۆسیەی ئەمنی بە وڵاتێکی دیکەوە بەستین چونکە ئەمە زیانی بۆ کەرکووک هەیە پێویستە بە زووترین کات ئیدارەی خۆجەی کەرکووک دابمەزرێن و پێک بهێنرێن. باشە ئێوە وەکو بەری تورکمانی ینی لە هیچ لایەنێکەوە نزیک نین لە عەرەب لە کورد هیچ نزیک نین لەوەی کە هاوپەیمانیەک پێک بێنن؟ Bizim ittifakımız özellikle bir ڕێکەوتنی ئێمە بەتایبەتی چەندین جار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی فەرمی کۆبووینەتەوە هاوکات کۆبنەوەیەکی فەرمیشمان لەگەڵ عەرەب هەبووە لە کەرکووک ئێمە ڕێکەوتنەکەمان بەو شێوەیە کەوا بەخول بێ پرۆسەی پۆستی پارێزگار هاوکات پێویستە بە شێوەیەکی خێرا ئیدارەی خۆجەی کەرکووک دامەزرێت ئێستا ڕێکخراوە تیرۆریستەکان بوونەتە هۆی هەرەشە بۆیە دەمانەوێت بە زووترین کات ئیدارەی خۆجەی کەرکووک دابمەزرێت و پێک بێنرێت ئێمە لەگەڵ کورد و عەرەب هاوشانی یەکتر بە کۆدەنجی ئامادەین کەوا حکوومەتێکی خۆجەیی وەکو بەری تورکمانی حکوومەتێکی خۆجەیی لە کەرکووک دابمەزرێت. باشە ئێوە وەکو بەری تورکمانی ڕازی دەبن بەوەی ئەگەر وەزیرێکی عێراق بە وەکالەت پۆستی پارێزگاری کەرکووک بەڕێوە ببات؟ ئەمە تەنیا بابەتێک بوو کەوا لە ڕاگەیاندنەکان گوێبیستی بووین باوەڕ ناکەم بابەتێکی زۆر زدی بێت ئەمە پرسێکە پێوەستە بەوان ئەوەی گرنگە ئەوەیەکەوە ئێمە ناکرێت سەودا و سەوداکاری لەسەر کەرکووک بکەین واتە نابێت لە نێوان شیعە و سونە یان کورد عەرەب تورکمان ناکرێت کەرکووک لێرەدا وەکو کاڵایەک بەکار بێنین ئەمە چارەسەر نییە. کەرکووک پێویستە لە سەودا و سەوداکاری سیاسی بەغدا بە دوور بگیرێ پارێزگار وەزیر دەبێت یاخود پۆستەکی دیکەی پێدرێ ئەمە شتێکی دیکەیە بۆیە نامانەوێت کەرکووک بەکار بهێنرێت. بەڕێز ئەرشەد ساڵحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووکەوە میوانم بووی زۆر سپاس.